ئەحمەد ئەبیەز سەرۆکی هاوپەیمانی ئۆپۆزیسیۆنی نیشتیمانی عێراقەکەین کە میوانی کوردستان 24 لە کالیفۆرنیاوە لەگەڵمانی سپاس بۆ ئامادەبوونت بەڕێز ئەحمەد. دوایەوەی کە گەروی هورمز داخراوەتەوە جارێکی تیکە ئەگەری دەستپێکردنەوەی شەڕ لە ئارادا هەیە؟ بەڵێ سپاس بۆ چاوپێکەوتنەکە. پێم وایە کە خەڵکێکی زۆر لەو بڕایدان کە شەڕ دەست پێ دەکاتەوە ئێمە زۆر نزیکین لە ئەو ئاگربەستەی کە بۆ ماوەی 2 هەفتە ڕاگەنرابوو لەلایەن ئەمریکاوە درابوو بە ئێران خەریکە تاو دەبێت ئاگربەستەکە. پێم وایە بستوێکی ئەمانگە تاو دەبێت دۆخی ئێران یاخود ئێرانیەکان پیان وایە کە گوشاری زۆریان دروست کردووە لە بەرزکردنەوەی نرخی سوتەمەنی و لە دروستکردنی قەیران لە گەری هورمز. لەلایەکی دیکەوە دۆناڵد ترامپ و تیمەکەی دوێنێ کۆبوونەوەیکی زۆر گرنگ و هەستیاریان هەبوو. کۆبوونەوەکە لەسەر ئەوە بوو چۆن شەڕ دەست پێ بکەنەوە، چی بکەن بەرامبەر ئێران، چی ئامانجێک بکەنە ئامانج ئەمجارە لە ناوخۆی ئێراندا. پێم وایە ئەمجارە هێرش دەکەنە سەر ژێرخانەکانی ئێران. پێم وایە کە ئەم خاڵە یەکلایی بووەتەوە، ئەم جارە سەرنجیان دەخەنە سەر ژێرخانەکانی ئێران، بەم شێوەیە گوشارێکی زۆر زیاتر دەخەنە سەر سەرکردەکانی تاران کە ئێستا سەرکردەکانی تاران خۆیان دابەش بوون، واتە ڕای جیاوازیان هەیە لە نێوان یەکتردا لەبارەی مامەڵە لەگەڵ پرسە دەرەکیەکان. ئەمە تاوەکو ئێستا ڕوونە. بۆ نمونە دوێن ئەوەی کە زۆر دابشکاریەکی ئەوانی ڕوون کردەوە پێشتر وتیان کە ڕازی بوون لەسەرکردنەوەی گەروی هورمز، بەڵام هەر دواتر سوپای پاسداران دەیخستەوە. واتە ناهەماهەنگی هەیە، دابش بوون هەیە لە نێوان سەرکردەکانی ئێراندا. ئەمە نیشانی دەدات کە ئەوە ناتوانن بڕیارێکی یەکدەنگانە و کۆدەنگانە بدەن لەبارەی شەڕەکەوە. لەبەرەوە من پێم وایە کاتێک شەڕ دەست پێ دەکاتەوە ئایا پێویستە ئەمریکا لە خۆی پرسێت ئەمجار ئامانجی شەڕەکە چییە؟ ئایا دەیەوێت ڕژێم بگۆڕێت؟ ئایا دەیەوێت هورمز بکاتەوە؟ ئایا استراتیژی چییە؟ بۆ نمونە بەڕێز ئەحمەد بەپێی دنیابینی ئێوە بەپێی ئەزمموی ئێوە پێتان وایە ئەمجارە ئەمریکا ئامانجی چییە؟ چی دەکاتە ئامانج لەم هێرشانەی ئەگەر دەست پێ بکاتەوە شەڕ دەست پێ بکاتەوە جارێکی تر؟ بە شێوەیەکی تەکنیکی ئەمریکا ئەوەی ڕاگەیاندووە کە دەیەوێت یۆرانیۆمە پیتێنراوەکە بباتە دەرەوە، هەروەها دەیەوێت هەم بەرنامەی موشکی ئێران هەڵوەشێنێتەوە. ئەوان دەیەوێت دانەوێت هەڵسو کەوتی ئەم ڕژێمە بگۆڕن. ئەمە شتێکە کە بەردەوام جەختیان لێ کردووەتەوە. بە گوێرەی ئەزمموی من و هەستی من ئێستا ئەمریکا دەیەوێت جوڵەیەک بکات، دەیەوێت گوشاری زیاتر بکاتە سەر ئێران، چونکە لەلایەن ئێستا گوشار لەسەر ترامپی شێ لە ناوخۆی ئەمریکا، گوشاری لەسرە بۆ ئەوەی کە بەرامبەر ئەم ڕژێمە کارێک بکات. دەیەوێت ئیدارەی ترامپ دەیەوێت بڕیارێکی یەکلاکەرەوە بدات لەبارەی شەڕی ئێرانەوە. خەڵکێکی زۆر بەدەست ئەم ڕژێمە ئێرانەوە ئازاریان چەشتووە. من پێم وایە کە ترامپ یارمەتی خەڵکی ئێران دەدات بۆ گۆڕانکاری. بەڵام بەڕێز ئەحمەد جەنابەت ئاماژەت بۆت کرد کە لە ئێران ئێستا دووبەرەکیەک هەیە. ئەم دووبەرەکیە تا چەندێک کاریگەریە کاتە سەر دانوستانەکان و تا چەندێکیش کاریگەرە کاتە سەر ئەوەی کە گەروی هورمز هەر بەداخراوی بمێنێتەوە و دۆخەکە لەمەی کە ئێستا هەیە یاخود لەو کاتێک کە دۆخی جەنگ بوو لەوە زیاتر بەقڵیشێتەوە. بەڵێ کاتێک دوێنێ بینیمان کە عێراقچی قسەیەکی کرد کە وەزیری دەرەوەی ئێرانە، کاتێک ڕایگەیان کە گەروی هورمز کراوەتەوە و ئێران ڕەزامەندیەوە بە تێپەڕبوونی کەشتیەکان لە بەرامبەردا سوپای پاسداران دامان کە داوتیان نەخێر نەکراوەتەوە. واتە پاسداران قسەیەکی کرد و عێراقچی قسەیەکی کرد بە ترەمپیان و درۆزن، وتیان ترەمپ چەند جارێک درۆی کردووە. ئەمە مانای ئەوەیە کە دابەشبوون هەیە لە ناوخۆی ئێراندا. ئێستا ئەگەر ئێمە ئەم چیرۆکە هەڵسەنگێنینەوە
ئەوەی کە ترامپ پێویستێتی لەم کاتەدا پێویستی بەوەیە کە کەسێک هەبێت لە ناو سوپای پاسداراندا قسەی لەگەڵا بکرێت ترامپ بتوانێت لەگەڵ یان ڕێکەوێت بەڵام ئەوەی تا ئێستا گوێمان لێبووە لەلایەنی ئێرانەوە شتێکی وان نییە یاخۆت ئێستا سوپای پاسداران یاری بە عێراقچی دەکەن بەکاری دەهێنن بۆ داڕشتنەوەی سیاسەتی دەرەوە قسەی پێ دەکەن و لێدوانی پێ دەدەن بەڵام لە بنەوە دۆخەکە شتێکی دیکەیە بەڕێز ئەحمەد کەساوی ئەمریکا قسەی لەگەڵا بکات چاو سەرنجەکان زیاتر لەسەر قالیبافە وەکو سەرۆکی شاندی دانوستانکاری ئێران و هەروەها سەرۆکی پەرلەمانیش لە دوای ئەم گەڕەی دانوستان و لە دوای ئەم دووبەرەکیەی کە لە ناو ئێران دروست بووە ئێستا شەر چاوەکان و فۆکسەکان لەسەر قالیباف دەمێنێتەوە یاخود پێت وایە ئەمریکا کەسێکی دیکەی دەستنیشان کرد بێ یان کەسێکی دیکە هەیە کە دەستنیشانی بکات. ئێستا پرسیارەکە ئەوەیە کە ئەگەر سەرکردەیەکی ڕاستەقینە هەبێ پرسیارەکە ئەوەی ئایا مشتەبا زیندووە یاخود مردووە ئەمە پرسیارێکی سەرەکیە ئەمە پرسیارێک ئەمریکا دەیەوێت وەڵامیەکەی بدۆزێتەوە دەیانەوێت بۆ نمونە دانوستان هەبوو لە ئیسلام ئاباد جێدیڤانس چووە ئیسلام ئاباد و لەگەڵ بەرپرسانی ئێران ڕاستەوخۆیانە ڕاستەوخۆ کۆ بووەوە جێدیڤانس ئەوەی بۆ دەرکەوت کە عێراقچی و قالیباف دەسەڵاتیان نییە بێدەسەڵاتن ناتوانن ڕێکەوتن بکەن خەریک بوو بگەنە ڕێکەوتن بەڵام ئەوان نەیانتوانی بڕیار بدەن دەرگای گفتوگۆ بەشێکی خەڵک دەڵێن دەسەڵات بەدەست ئەحمەد وەحیدی ئومێد هەیە بۆ گفتوگۆکردن ئەوان زۆر داخراون بۆ گەیشتن بە ڕێکەوتن شەمەی ڕابردوو ئەمە بە ڕوونی دەرکەوت ئەوەی کە ڕوویدا وەکو باسم کرد تەلەفۆنێک هات لە تارانەوە بە تایبەتی لە ئەحمەدی وەحیدی فەرماندەی سوپای پاسداران وتی بە قالیباف کە ژوورەکە بەجێ بهێڵن و بگەڕێنەوە بۆ ئێران بگەڕێنەوە بۆ تاران بۆ ڕێکەوتن نەکرێت ئێستا دۆخی ئەمریکا بە شێوەیەکە کە سەریان لێشێەوە نازانن کێ دەسەڵاتیە نازان سوپای پاسدارانە قالیبافە عێراقچیە ئەمریکا پێویستی بەوەیە کە کەسێک هەبێت قسەی لەگەڵدا بکات ئێمە پێویستمان بەوەیە کە فەرماندەی سوپای پاسداران بێت قسە لەگەڵ ئەمریکا بکات چونکە ئەو دەسەڵاتی هەیە نە قالیباف و عێراقچی ئەوە بینیمان لە دانوستانەکان ئیسلام ئاباد بە ڕوونی دیار بوو باشە خاڵی سەرەکی ئەم گفتوگۆیانە کردنەوەی گەروی هورموزە پێتان وایە کە ئێران پلانی ئەوەی هەبێت کە ئەم گەروە کۆنتترۆل بکات ئەگەر هاتووەم گەروەی کۆنتترۆل کرد ئایا فشارە نێودوڵەتیەکان کارەکاتە سەر ئەم بڕیارەی ئێران یاخود ئەمە لەسەر ئاستی نێودوڵەتی ئایا قبول کراوە؟ بەڵێ چین کە زۆر دەیەوێت ئەو گەروە بکرێتەوە لە سەدا 60 وزەی چین لە گەروی هورمزەوە دێت بە تایبەتی لە ئێرانەوە بۆیە کاتێک ئەمریکا ئەم گەروەی داخستووە کە نەیاڵێت نەوتی ئێران بگاتە چین لە بەرامبەردا دەبێت گوشار بخاتە سەر ئێران بۆ ئەوەی گەروەکە بکرێتەوە بۆ ئەوەی کە ڕێگە بدرێت کەشتی بازرگانی پیایدا تێپەڕێت لەلایەکی دیکە و ئێمە ئەوروپاشمانەیە کە زۆر زامدار و کێشەدارن بەهۆی داخستنی گەروی هورمزەوە ئێستا ئێمە کۆنفرانسێکمان هەیە کە کۆنفرانسەکە بریتە لە کۆبوونەوەی وڵاتانی ئەوروپا بۆ دروستکردنی پلانێک بۆ کردنەوەی هورمز ئەمریکاش ئەمە ڕەدەکاتەوە ئەمریکا دەڵێت ئێمە پێویستمان ئەوروپا نییە بۆ کردنەوەی گەروی هورمز ئێمە لە سەرتاوە پێویستمان بە ئێوە بوو بەڵام ئێوە نەهاتن بەدەمانەوە ئێستا گوشار لە چەندایەکەوە هەیە خاڵێکی دیکەشەیە کە ڕووسایە ئێمە ئەگەر بیرمان بێت دوێنێ ڕووسیا وتیان کە نەوتەکەیان بە دۆلار دەفرۆشن هەرچەندە ئەمە خاڵێکی باشە بۆ ئەمریکا بەڵام ڕووسیا دەستکەوتی زیاترە رووسیا پارەی زیاترە زیاتر دەست دەکەوێت لە بەرزبوونەوە نرخی نەوت بۆیە ئێمە دەڵێن ئەگەر ڕێکەوتن دەبێت شەڕ هەیە ئەگەر شەڕ هەبێت ئەمریکا بەرەو کۆتا ئامانجی خۆی دەچێت کە بریتیە لە گۆڕینی ڕژەمی ئێران
ئەمە خۆشەوی ئەمە ینی خواستی منێ بەڵام ئەمە ڕوو دەدات. باشە بەڕێز ئەحمەد بابین لەسەر پرسیارێکە تایبەتە بە عێراق و ئێمە شەگرێتەوە پێشتر ئێران ڕایگەاندە بوو کە گەروی هورموز بەڕووی کەشتەکانی عێراق کراوەیە بەڵام لەگەڵەوەی کە داخستنەوەی گەروی هورموزی ڕاگەیاندەوە لە دوێنێ کەشتی نەوتی عێراق نەیتوانیەوە بە تێپەڕ بێت و نەیتوانێت هەناردە بکات ئەمە تا چەند کاریگەریە بێت. لە ڕاستیدا ئێمە دەزانین کە 95 لە سەدی داهاتی عێراق لە بەندەرەکانیەوەیە نزیکەی 44 ساڵە عێراق لەوێەوە نەوت هەناردە دەکات دواتر عێراق ڕێگەی دیکەشی دروست کرد بەڵام هیچ ڕێگەیەک نییە بەقەدەر گەری هورمز بۆ عێراق گرنگ بێت ئەمە پەیوەندی ڕاستەوخۆی بە عێراقەوە هەیە عێراق پێویستی بە پارەیە بۆ خەرجیەکانی بۆ مەعاش بۆ بژێوی ژیانی خەڵک ئەگەر حکوومەتی نوێ عێراق کە ڕەنگە پێک بهێنرێت زۆرینەی شیعەیە یاخود دەسەڵات بەدەستی شیعەیە ڕوبەڕووی کێشەیەکی زۆر دەبنەوە چونکە ناتوانن لە ڕێگەی هورمزەوە نەوت هەناردە بکەن دەیانەوێت پەنا ببەنە بەر وشکانی بۆ نمونە لە بانیاس بۆ سووریا و دواترش بۆ ئەوروپا بەڵام بڕی نەوتی هەناردەکراو لە بانیاسەوە زۆر کەمە بەراورد بەو نەوتەکە عێراق لە گەری هورمزەوە هەناردەی دەکات لەبەر ئەوە عێراقیەکان ئێستا لە بەردەم خەیرانێکی زۆر جددیایە عێراقیەکێک لە وڵاتانی کە زۆرترین خەیرانی بۆ دروست بۆ بۆی داخستنی هورمزەوە. بەڵێ سپاس دەکەین سەرۆکی هاوپەیمانی ئۆپۆزیسیۆنی نیشتیمانی عێراق ئەحمەد عەبیاز لە کالیفۆرنیا و میوانی کوردستان 24 بووی سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان.